بەردەوامە بین میرەمان لەسەر تەورەکانی بەیانی کورسات نیوز دەچینە تەوەری یەکەممان کە باز لەوە دەکا عێراق ئێستا لە بەردەم پێکهێنانی حکوومەتی نوێدایە. شیع سوودانی ماوەیەکە دوای ڕاستپاردنی لەلایەن سەرۆک کۆمارە و خەریکی پێکهێنانی حکوومەتە، گەرچی باز لەوە کرێت کە هەندێک لەو بڵین پۆستانەی کە پۆستی ویزارەکانن یەکلا کراوەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک لە پۆستەکان تا ئێستا مشتومڕی دەسەرە و گفتوگوی لەبارەوە دەکرێت. شیع سوودانی داوای کردو پێنجشەممە پەرلەمان کۆ بێتەوە بۆی کە بتوانێت دەنگ لەسەر کابینەکەی بدات. ئایا کابینەکەی نازانین کابینەکەی بەتەواوەتیە، ینی کابینەکەی تەکمیلە کردووە یاخود کابینەکە هەندێک وەزارەت ئەمێنێتەوە بۆی کە دواتر دەنگی دەسەر بدرێت، چونکە لە جارەکانی پێشوە ئەم بڵێن سیستمە پەیڕەو کرا، ئەم زۆرە لە ڕێکار پەیڕەو کراوە بۆ قسەکردن لەسەر پێکهێنانی حکوومەتی عێراق و ئەو ئامادەکاریانی کە ئێستا کراوە لە ستۆدیۆ میانداری بەڕێز هاوڕێ جەبارمان کردووە کە بەڕێزیان ماستەریان هەیە لە زانستی سیاسی. بەخێراتی مامۆستا. باش بەیانیتان باش. ئەوەی کە ئێمە ئەیبینین لە پرۆسی سیاسی عێراقەوە ئێستا لە پێکهێنانی حکوومەتە ئەیبینین پێدەچێت پێنجشەممە بتوانێت شیع سوودانی کابینەکەی پێشکەشکە؟ سەرەتا دووبارە بەیانیتان باش، بەیانی بینەرانی خۆشەویستیش باش. ئەوەی کە هەیە ئەم شەو کۆبوونەوەیەکی زۆر گرنگ چوارچەوەی هەماهەنگی لەسەر مەسلەی ناوهێنانی وەزیرەکانی وەزارەتەکان تا ڕادەیەکی باش ڕەنگە ئەمە جێگیریش نەبێت. زۆرێک لە وەزارەتەکان ناونراون و مەبەستم وەزیرەکانی ناونراوە، بەڵام بیریشمان نەچێ، ینی ململانەکان ئەوەنە قورسە و بەرژەوەندەکانی پشتی ململانەکان جاجایە، بۆیە ینی هەموو ئەگەرێک کراوەیە، بەڵام بە نسبەتێکی زۆر ئەگەر ئێمە تەماشا بکەین ڕەنگە هەمووی گەیشتوێتەوە قەناعەتی کە تا حکوومەت زووتر پێک بهێنرێ باشترە بۆ پرۆسی سیاسی لە عێراقا. بۆیە ئەگەر هەروەک جەنابیشت باست کرد مەرج نییە کابینەکە بە تەواوی متمانی پێ بدرێ، یعنی ئەگەر نیوە زائیدیەک وەزیرەکان عرض بکرێ و بەرنامەی وەزارەت تەصدیق بکرێ ئەو حکوومەتە بە حکوومەتێکی کارە ناو ئەبرێ و هەروەک پێشووتریش ئەزمونمان هەبوو وەزارەتە سیادەکان بە تایبەتی کێشمەکێشی لەسەر بوو دواتر پڕ ئەکرایەوە. بۆیە ئومێد هەیە بە نسبەتێکی زۆر ڕۆژی پێنجشەم هەرچەندە ئالێتێکە، ینی ئەندامانی پەرلەمان پێویستە 48 سعات پێش دانیشتنەکە ناوی وەزیرەکان و بەرنامەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە پێشتر عرض کراوە بەس جارێکی کە بخرێتەوە بەردەستیان بۆ ئەوەی بە تایبەتی وەگەڵە پێداچوونەوەی بە سیڤی وەزیرەکان بکەن تا بە قەناعەتەوە متمانە بە وەزیرەکە بدەن یاخود متمانەی پێ نەدەن. بەڵام لەگەڵ ئەوەشات دۆخەکە وا ئەخوازێ ئەگەر 48 سعاتەکەش نەبێ بەڵام بە چەند سعاتێ پێشتریش بێ ڕەنگە پەرلەمان یا سەرۆکایەتی پەرلەمان قبوڵی بکە و دانیشتن بکرێت. باشە مامۆستا، ئەو با بڵێن لە بەشێک لە نێوان وەزارەتەکاندا تایسە یەکلایی نەبووتەوە، ئەم یەکلایی نەبوونەوە و ئەم با بڵێن مشتومڕی لە نێوان لایەنەکانە هەیە بۆ بەشێک لە وەزارەتەکان، گرفتێک لە بەردەم ئەم دانیشتنە دروست ناکات؟ ئەگەر هاتوو ینی ناکۆچیەکە قوڵ نەبوو بەس ینی کێبرکێ بوو لەسەرەوەی کامیان فڵان وەزارەت وەرگرن، چونکە ئەگەر ململانێ بێ ینی سڕینەوەی بەرامبەر بێت تۆ هەر نابێ وەزارەتی معنی وەرگری یا فڵان وەرگری، ئەمەیان جۆرێکە. بەڵام ئەو ئێستا ئیبینین ببوورە ینی کێبرکەیە لەسەر ئەوەی کێ پۆستە بە تایبەتی سیادەکان، مەسەلەی وەزارەتی دیفاع، وەزارەتی مالیە، وەزارەتی ناوخۆ تا ڕادەیەک وەزارەتی دەرەوە ڕەنگە حەسم کرابێ بۆ کورد، ئەمانە کێشە بۆ دانیشتنەکە دروست ناکە و بۆ متمانەدان بە حکوومەتیش دروست ناکات، چونکە وەک پێشتر ئاماژەم پێدا ئەگەر کابینەکەی گریمان 22 وەزارەتە، ئەگەر 13 وەزارەت یاخود زیاتری ئێستا مەزەنە ئەکرێ، ینی بەپێی دزەکردنی هەواڵەکان لەو کۆبوونەوە نزیکەی 15 وەزارەت یەکلا بۆتەوە. ئەگەر ئەم 15 وەزارەتە ینی جێگیر بوو بێ لەو دانیشتە زۆر ئاساییە دانیشتنەکە ئەکرێت و پرۆسەکە بە کۆی دەنگ یاخود بە کۆی بڵێن کابینەکە
ئەم کابینێ بە کابینەیەکی پەسەندکرا و دائەنرێ و دواتر کار لەسەرەوە کرێت چۆن لایەنەکان بگەنەوە قەناعەتەی کە وەزارەتەکانی دیپڕکەنەوە. باشە مامۆستا شتێکی تر هەیە ئێستا خۆ لە پرۆسی سیاس لە پرۆسی پێکەنانی حکوومەتە ئەو لایەنانی کە یعنی بەشدارن دیارن ئێستا شیعەکان چوارچۆی هەماهەنگی بڵێن نوێنەرایەتی ئەوانەکە زیاتر ئەوان هاتوونەتە پێشەوە بۆ پێکەنانی حکوومەت ئەیلانێکی وەکو سەدرێکان ئێستا نەماوە لە ناو معادلەکە یعنی تا ڕادێک بەشدار ئەوان خوانێک لا کردوەوە کە بەشداری حکوومەت ناکەن کەواتە چوارچۆی هەماهەنگی کێشەکان چییە ململانەکان چییە لە وەرگرتنی وەزارەتەکان ئەوانیش ینی پێکهاتەکانی ناو چوارچۆی هەماهەنگیش جۆرێک لە ناکۆچیان هەیە لەسەرەوەی کامیان وەزارەتەکان وەرگرێ ئێمە ئەبێ ینی تەماشای چوارچەوەی هەماهەنگی بکەین زانین کێ پێکی هێناوە ینی ئەوانەی کە دیارن دەوڵەتی قانونە هێزی بەدرا و ینی زۆر لە تقریبان 8 پێکاتە زیاترن ئەمانە هەریەکە و حیزبی سیاسین حیزبی سیاسین کەواتە بەرژەوەندی جیاوازیان هەیە ینی هەریەکە و بۆ هێشتنەوەی حیزبەکەی بۆ گەشەکردنی حیزبەکەی پێویستە بە کارایی لە حکوومەتا بێ و بتوانێ ئیسپاتی وجودی خۆی لە پرۆسی سیاسیا بکە چوارچەوەی هەماهەنگی بە حکمی ئەوەی فراکسیۆنی زۆرترین ژمارەیە ئەو معنیە بەوەی سەرۆکی کۆمار تەکلیفی لە کاندیدەکەی ئەوان کردووە کە حکوومەت پێک بهێنن پێشتر لە دانیشتنێکی چوارچەوەی هەماهەنگیە دوو کاندید هەبوو کاندیدێکیان کشایەوە بە تێگڕای دەنگ محەممەد شیاسۆدانی وەکو سەرۆکی کابینەکە هیچ کێشەی لەسەر نییە بەڵام وەکو دەیتە تەفاسیلەوە هەر حیزبە و بە تایبەتی لە وەزارەتە سیادەکان و هەندێک لە وەزارەتە خەدەمیەکانی تریش ینی کێبرکێ لەسەر ئەوەکە وەکو ئیستحقاقێکی فراکسیۆنەکەی یا حیزبەکەی هەوڵی ئەوە ئەدا ئەو وەزارەتە وەرگرێ ڕەنگە ینی بڵین پرسیارێک لە خۆمان بکەین ئایا خۆوان چوارچەوەی هەماهەنگین پێکەوە تێگەیشتنێکیان هەیە ئەگەر فلان یا فیسار ئەم وەزارەتە وەرگێت چی لە مەسەلەکە گۆڕێ ئەمە لە باگراوندا تا ئێستا ینی ئەوەی لای زهنێتی گشتی خەڵکیش دروست بووە جۆرێک ینی لە گومان هەیە ئەم حیزبانە یا ئەم پێکاتانە کە ململانەیەکەن لەسەر وەزارەتێکی معنی ڕەنگە زیاتر مەبەستیان ئەوە بێ وەرگرتنی منفعە لە ڕێگەی ئەو وەزارەتەوە بۆ حیزبەکەی یا بۆ پێکاتەکەی یا بۆ ئەو چەند کورسەی کە فراکسیۆنێکی پێکێناوە ئەمە دافعێک بێ بۆ ئەوەی کێشمە کێشەکان مناقەشەکان زیاتر درێژە ئەکێشێ ئەگینان لەسەر مەسلەی کێبرکێ بێ لەسەر خزمەتگوزاری لەسەر سەقامگیری لە دۆخی دەوڵەتداریە ئێمە دەستورمان هەیە و لە حکوومەتیش پەیڕەوێکی ناوخۆیمان هەیە جگە لەوە حکوومەت ڕێنمایی و یاسای هەیە لە چوارچەوەی ئەمەیە ینی کارکتەرەکە ڕاستە دەوری سەرەکی هەیە بەڵام نەسەقەکەی ڕێڕەوەکەی ئەم کۆمەڵشتەی کە باسم کرد بووی داری کردووە بەس لە عێراقا بەداخەوە ینی تا ئێستا وەگەڵێ حکوومەتێکی کامڵمان نییە کە هەدەفی دەوڵەتداری بێ زیاتر مەبەستەکە ڕەنگە بەرژەوەندێکە زیاتر زاڵتر بێت باشە دکتۆر دیارە باز لەوە دەکەیت کە ڕەنگە بەرژەوەندێکە زیاتر زاڵ ئێمە لە کاتێکایە کە بەشێک لەلایەنەکان داوای ئەوەیان کردووە لە پێگەێنانی کابینەی نوێدا بەرژەوەندیەکان وەلا بنێن و هەوڵ بدەن بۆ بەرژەوەندی نیشتیمانی ئەمە هیچ ئومێدێکی لە سەوز دەبێت یان ئەمە بەس قسێ و کردداری لەگەڵ نابێت خۆی سیاست فەنی ممکناتە یعنی ئێمە بیرمان نەچێ ئەم هەڵبژاردنە پێشوەختە ئەنجامی فشارێکی شەقام بوو کە هەڵبژاردننی پێشوەختە و ئێستا ئەم پەرلەمانە و ومێت هەیە کە تەشکیلەی حکوومەت بەو ئاراستەیە بێ کە خەڵک خزمەتگوزاری ئەوێ بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی کوتلەکان و حیزبەکان و شخصەکان بێ بەڵام یعنی ئێمە واقعبینانە تەماشا بکەین مادەم تا ئێستش حیزب ئامانجە وەسیلە نیە یعنی قورسە بڵین بەرژەوەندی گشتی ئەخرێتە پێش بەرژەوەندی حیزبی یا گروپی یا نەتەوەیی بۆیە ئومێ دەکەم یعنی با ئێمە لە ئێستەوە زەڕبێک بەسەر بەرنمەکەی ئەم حکوومەتە و پرۆسەی سیاسی لە دوای هەڵبژاردننی پێشوەختەوە نەهێنین ئومێدمان وایە سیاسەکان دروستکەری بڕیار لە عێراقا بە عەقلێکی کراوەترەوە لەسەر ئەساسی هاوڵاتی بوون پێکەوە هاریکار بن زاڵ بن بەسەر ئەوەی کە گومانیان لە یەکتری هەیە ئەگەر متمانیان پێکەوە هەبێ پێکەوە پرۆسەی سیاسی بەرەو پێش بەرن بەڵێ تەرکیز
یا جەخت ئەکرێتەوە لەسەر مەسلەی خزمەتگوزاری و ئەو بەڵێنانەی کە بە دروشم ئێڵێن لە واقعیشدا هاوڵاتی بەرجەستەیەکە. بەڵام تا ئێستا ئێمە ئەوەی تەماشا ئەەکەین ئەگەر قۆناغی پێش و تەماشا بکەین جگە لە داهێزرانی سەرۆت و سامانی وڵات یعنی ناڵێن هیچ نەکراوە، بەڵام لە ئاستی تەموحی خەڵکی عێراق و لە ئاستی نەهامەتەکانیان نییە. بۆیە بە گومانەوە خەڵک تەماشاکە ئێمە با فترێکی زەمەنی بدەین بەم حکوومەتە بزانین لە ئەرزی واقعە لە مەیدانی کارکردنە ئایا ئەو بەڵێنانەی ئەیدا چەند ئەچێتە پێشەوە. ئەگەر بە ئاراستەی ئەوە بوو خەڵک هاوڵاتی یعنی بەرجەستە بوو لە لای دامەزراندن هەبوو ژێرخانی ئابووری لە ڕووی کارەبا و ئاو جادەوبان و لە ڕووی ژیانەوەی پیشەسازی ژیانەوەی کشت و کاڵ زۆر سێکتەرەکانی کە ئەمە گەواهیدەری ئەوەیە کە ئەو دروشمانە لەگەڵ واقع و تەطبیقایەک بگرێتەوە. باش کۆمەڵێک مامۆستا کۆمەڵێک لە پارێزەران ئەچەنەمە هەنگاوێکە لەوانەیە زۆر کاریگەری نەبێت لەسەر پرۆسی پێکەنانی حکوومەتەکە، بەڵام کۆمەڵێک لە پارێزەران لە بەغدا سکاڵایکیان تۆمار کردووە، ئەڵێن ئەم حکوومەتە وا بڕیار بوو کە ئەو کارکتەرانی کە دەستنیشانیەکە لەسەر بنەمای لێهاتووی بێ. بەڵام وی کە لە کابینەکەی محەممەد شیع سوودانی کە ئێستا سەرقاڵی پێکهێنانێتی حیزبەکان دیاری یعنی کەسەکان دیاریەکەن، ئەمەش بۆ خۆی ینی پێچوانی ئەو پامەیە کە محەممەد شیع سوودانی لە سەرەتای کاندید بوون یاخود ڕاستباردنی بۆ حکوومەت ئاماژەی پێکردووە. خۆی ئەمە وەگەڵێ دیاردەیەکی دیموکراسیە، هەر گرروپێک کە ئەگەر لەسەر پرۆسی سیاسی لەسەر هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆسی سیاسی هەر گومانێکی هەبوو باشترین ڕێگا محکەمەیە کە پەنای بۆ بەرێ. بەڵام ئیم بیرمان نەچێ دروستکەری پرۆسی سیاسی لە عێراقا حیزب کارکتەری سەرەکیە، یعنی دوجار ئەم حیزبانە داخلی کێبرکەی هەڵبژاردن بوون و کورسیان هێناوە و ئەمان نوێنەرایەتیان ڕاستە ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی بازنەکەی خۆی ئەکا و نوێنەرایەتی تەواوی خەڵکی عێراقەکە، بەڵام لە چی حیزبێکەوە هاتووە؟ یعنی خۆ ئەمەش مجرد ناکرێ، ئەمە وەگەڵێ بنبەر ناکرێت. ئێمە جەختمان لەسەر ئەوە بێ ئایا دانانی وەزیرەکە بەس لەبەر ئەوەیە کە ئەمە ئینتیمای بۆ حیزبێکی معەن هەیە، یا دانانەکەی لەسەر ئەوەیە کە ئەمە ئینتیمای بۆ حیزبێکی معەن هەیە، بەڵام پسپۆڕی لە بواری وەزارەتەکەی و پێشتر یا ئەو سیڤی کە ئەو سیرەزاتی کە پێشکەشی کردووە بایی ئەوەنە هەیە کە محەممەد شیع سوودانی بۆ سەرکەوتنی کابینەکەی پشتی پێبەستێ. یعنی ئەمە دوو شێوازی جیاوازە. ئەگەر یەکەمیان بێت تەنها حیزبی فلان کەس تەرشیحەکە لەبەر ئەوەی ئینتیمای بۆ حیزبەکەی هەیە بەبێ جۆدانە هیچ پسپۆڕیەک و لێهاتوویەک ئەمە کارەساتە و یعنی پێویستە نەک ئەو پارێزرانە هەموو خەڵکی عێراق لی بێتە دەنگ. بەڵام ئەگەر حیزبەکە کەسێکی پرۆفیشناڵی خاوەن ئەزمموی پێشکەش کردووە حەقی ئێمە بواریان پێ بدەین. یعنی دواتر خۆ پێکهاتەی عێراق ڕەنگە ئەگەر دابەشی کەین بە نسبەتێکی زیاد لە نیوە هەمووی ئینتیمای حیزبی هەبێ و شتێکی عیبەش نییە. یعنی لە هەموو دنیاە پرۆسی سیاسی ئەحزاب هەیە و ئەم ئەحزابانە ئەچنە کێبرکەی هەڵبژاردنەوە نوێنەرایەتیەکەن لە پەرلەمانە و پەرلەمان حکوومەت پێکەهێنێ بۆ ئەوی ڕێڕەوی ئیشی هاوڵاتیان لە ڕێگەی تەشریعی قوانین و لە ڕێگەی تەنفیز لەلایەن حکوومەتەوە بەڕێ بکرێ. باشە مامۆستا هەر وەک باسی دەکەی بەشێک لەلایەنەکان ئەو گرفتیان هەیە لەلایەنە سیاسیەکان ئەڵێن بۆ نمونە حیزبەکان کەسی شیاویان کاندید نەکردووە بۆ پۆستەکان، ئەمە چ گرفتێک دروست دەکات؟ ئەگەر کەسی شیاو ینی کۆمەڵی پێوەەر هەیە ڕەنگە ئێمە نەتوانین ینی پێوەرەکان ئایا محەممەد شیع سوودانی کۆمەڵی پێوەری داناوە ئەو کاندیدەش لەگەڵ ئەم پێوەرە یەک ناگرێتەوە بۆیە ئەڵین ناشیاوە یا ئەزمموی ئەم کەسەمان کردووە کە فەشەلی لە پرۆسەیەکە لە ئیشێکا هێنا و ئیتر ئەم کەسە نابێ ئەزمون کرێتەوە جارێکی کە ئەگەر ئەزمون کراو بێ ئەگەر پێشتر وەگەڵێ فەشەلی هێنابێ لە کارێکە و بەڵام حیزب هەر ئیسرار کە ئەمە دابنرێ بەڕاستی ئەمە یعنی جێگەی گومان و جێگەی پرسیاری هاوڵاتیانی عێراقیە کە بۆ حکومداری ئەم نوێنەرە یا ئەم کەسە نانێرێتە ئەوێ تەنها بۆ وەگەڵێ دادۆشینی حکوومەت بۆ حیزبەکەی یا بۆ ئەو لایەنەی کە ناردوێتی کە هیوادارم یعنی دوای ئەو نەهامەتیانی کە خەڵکی عێراق دوای ئەو خۆپیشاندانانەی ئەو
تەسخیانەی کە گەنجەکانی عێراقدان ینی سیاسەکانی عێراقیش بیر لەوە بکەنەوە هەندێک لە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان بۆ لا بنن هەنگاو بنین بۆ ئەوی بۆ بەرژەوەندی گشتی چونکە بەرژەوەندی گشتی خۆشیان ئەگرێتەوە ئەگەر پرۆسی سیاسی سەقامگیر ئەگەر دەوڵەتداری لە ژێر چەتری دەستور و بەپێی یاساکان بەڕێ بکرێ زۆر کەم و کورتی هەیە توانین چارەسەریکەین بەڵام وانە بێ ڕۆژ بە ڕۆژ ئێمە عێراق دائهێزێ و ئەم حکوومەتەش لە بەردەمی جگوڵەی شەقاما بێت چکە خۆشەقام بێدەنگ نییە ئێمە بیرمان نەچێ ینی لایەنێکی کارایی لەسەر ئاستی جەماوەری کە تەیاری سەدریە ئێستا مراقەبە ئەکا بزانێ ئەم حکوومەتە بە چی شێوازێت تەشکیلەکرێ و کێیە عنسوورەکانی ڕەگەزەکانی چونکە ینی ئەم وەکو ڕاستە لە پەرلەمانانیە وەکو معارەزە بەڵام شەقامیش جۆرێک لە فشاری هەیە ئێمە هەر شەقام بوو وای کرد کە هەڵبژاردننی پێشوەختە و حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی دەست لە کار بکێشێتەوە بۆیە جارێکی کەس شەقامە ئەتوانێ ینی جوڵەیەک بکا بە ئاستی ئەوەی کە ئەم کەسەی کە دانراوە هیچ کەفائی نییە لەگەڵ ویست و خواستەکانی خەڵکی عێراق یەک ناگرێتەوە. بەڵێ مامۆستا دوا پرسیار بکەین لەگەڵەوەی ئێستا یەکێک لەو بڵێن ئاڵنگاریانی کە ڕوبەڕووی محەممەد شیع سوودانی بۆتەوە پێکێنانی حکوومەتەکەیەتیەوە چۆن ئەم کابینێت پێک بهێنێ بەڵام لەگەڵ ئەوشا کۆمەڵێک لە ئاڵنگاری تر چاوەڕێی ئەکا لە داهاتوە ئەگەر بێ بەسەر گۆزیرانی بۆ نمونە هەر دوور نەڕۆین لەم چەند ڕۆژەیە ئەم شێوەی بازار لە دابەزینی بەهای دۆلار و بەرزبوونەوەی بەهای دینار کە داواکاریەکە ئەیانەوێت کاری لەسەرکەن هەروەها کۆمەڵێک ئاڵنگاری تر هەیە لە خزمەت گوزارەکانە لە هاوڵاتیانی عێراقی شیع سوودانی کامیان بۆی سەختترە پێکێنانی کابینەیەک یاخود ئەو ئاڵنگاریانەی دوای پێکهێنانەکە دێتە بەردەمی پرسیارێکی زۆر جوان و وردە ڕەنگە پێکێنانی حکوومەتیش زۆر ئاسان نییە بەس ئەگەر بەراوردی بکەین بە دوایی پرۆسەی حکومڕانی ئاسانترە بەڵام پرۆسەی حکومڕانی زۆر قورسترە چونکە لە عێراقێکا کە خۆمان نەزانین ئاڵۆزی ناوخۆیی و فشاری هەرێمایەتی و دەولیشمان لەسەر هەیە یەکێ لەو بانگەشانەی کە چوارچەوەی هەماهەنگی باسیە کرد و مراهەنەی لەسەرکرد ئەگەر ئێمە دەسەڵات بگرینە دەست نرخی دۆلاردا ئەبەزێنین بەڵام ئێمە بیرمان نەچێت نرخی دۆلار لە موازنەی ساڵی 2020 تا ئەگەر هەڵە نەبم تەسبیت کراوە بە 145,000 یعنی بۆیە ئەم ینی نرخ جێگیرکردنە پەیوەندی بە بانقی نێودەوڵەتیشەوە هەیە ئەگەر بێت و بە قەرارێک ئەم نرخە دابەزێنرێ ڕەنگە شڵەژانێکی ئابووری دروستکە بەڵام باشتر وایە حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی جەخل لەسەر خزمەت گوزارەکان بکاتەوە و ئەگەر هاوڵاتی خزمەتگوزاری و بژێوی و مەسلەی دامەزراندن و کەمکردنەوەی بەتاڵە و ینی بێکاری و کۆمەڵی لەم بابەتانە هەنگاوی بۆ بندێ و بەرجەستە بێ لای هاوڵاتیان ڕەنگە دابەزاندنی نرخی دۆلار یان هەندێک کێشمەکێشی تر هەیە ببێتە کارێکی لاوەکی تر بۆیە ئەساس ئەوەیە ڕاستەوخۆ هاوڵاتی لە عێراقا دوای پێکێنانی ئەم حکوومەتە هەست بە چیەکە بەرەو باشیەکە دەستخۆشی لێکە بەرەو باشی ناکات هەڵوێستێکی تریە بێت زۆر سپاس بۆ هاوڕێ جەبار ماستەر لە زانستی سیاسی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.